تایبەت بە قوربانیان بۆ ساڵی 2017 تاوەکو كۆتای مانگی پێنج ئێمە هیچ ڕووداوێکمانەوە، بەڵام بەداخەوە لە مانگی پێنج تاوەکو مانگی هەفت شەش ڕوودا و ڕوویدا لە سنوری پارێزگای هەولێر کە 4 دانیان قوربانی مردنی لێکەوتەوە گیانی لەدەستدا، دانەیەکیان شەهیدی خۆمان بوو کارمەندی دەزگای گشتی کاروباری مین بوو لە بەڕێوەبەرایەتی گشتی کاروباری مین هەولێر، پێنجەکەی تر هاوڵاتی بوون. هۆکاری ڕووداوەکان بەڕاستی ئەوەی میلابەرەکەی خۆمان ئەکید لە کاتی ئیشکردن بوو، بەڵام 5 دانەکەی تر خەڵکی ئەو ناوچەیە نەبوون، نامۆ بوون، تازە هاتبوونە ناوچەکە لە دەوراپشتی چیای کۆدۆ لە منتقەی چۆمان ئەوان بەرمین کەوتون. وەکو ڕێنمایی بەڕاستی ئەمە ڕێنمایی خەڵک دەکەین کە نێزیی ئەو شوێنان نەبن کە گومان لێکراون لە هەموو چێلگەمینەکانی سنوری پارێزگای هەولێر ئێمە سێگۆشەی ئاگادارکردنەوەمان داناوە وەکو نیشانەوە هەر لە چێلگەمینەکیش بیلبۆردێکی ئاگادارکردنەوە دانراوە، بەڵام بەداخەوە خەڵک پابەت نابن بەو ڕێنمایە نێمە، زۆر جار چێلگەمینەکان دەبەزێن و تووشی کارەساتی نەخواستراو دەبن.